ئەوانە مەسائلێک نین برین ئەوە ئەمەمان ببووە ئەوە ئیمکانەتمان بووە و هەشمانەوانی وەسێسەمە بڵین ئەوانە شادەیە بفەرمو کەسانمانی شادی هەیە بەشداری ئەوانە کرێجێکی ڕەخ نەبن بەڵام نابێ ئەوانە بکەینە نقاتی ئێمە ڕەزیکەین مثلا ئیمکاناتێکی بێ حزبێک ئیمکاناتی بێ بتوانێت پارێدانە بەشداری بکە ئەکرێ بڵێن تەناقوزاتێکە و ڕەخنەی لێ بگرین ئەمە باش نییە بەڵام نابێکینە وەسائلێک کە بکەینە مقاطعەی و انتخاباتە بایکۆتی و انتخاباتە ئەمە بڕێ من ئەوانە ئەکرێ پڕکرێتەوە ئەتوانین پڕیکەینەوە ئەگەر مەسەن لە دەوریچکە باسی ئەمە بێ ئەوەی کە بەداخەوە فریانەکە نا کاندیدمان هەیە ئەوانی کە بڵین شەهادانێ هەمانە بەرحاڵ بن ئەوانی کە ئیمکاناتێکە بێ پێیاکەی کە بچیتە خابات و بەژێ ئەمە نابێ ڕێگەمە لەو ململانێ سیاسی کە ئێمە ئەمانەوێت دەستکەوتێ چوونە پێشەوەی پێشڕەویە بۆ کۆمونیستەکان و بۆ چینی کرەکان لە ناو کۆمەڵگەیە بارزکەین بەدەستی بێنین ئەمە مەسەلەی ئەساسیە ینی هۆکارێکە یا وەسیلەیەکە یا ڕێکارێکە بۆ ئەوەی کە هاوسەنی هێز بە قازانجی خۆمان بگۆڕین ئێمە چەند ساڵە لە مەدانە هەین بەجالۆی زەربیان لەیان چوونەدە دواوە بەڵام بە بۆچووی من غیابمان لەم شوێنێکی وایە زەربەی دیان لەوەی کە ئێمە لە ناو کۆمەلگایە پێگەیەک دابتین کە بە قازانجی حزب و قازانجی چینی کرێکار بێ جێگە و ڕێگەیەک بۆ کۆمونیزم و بزنەوەی کرێکاری لە مجتەمەع دانین لە شەڕێک لە مەیدانی شەڕێکە و جا ئەو شەڕە بە چه ئاستێکا ڕوا چۆنە ئەچێتە پێشەوە بەخشێکی ترە و مەیدانەکە کە ململانەیەکە لە کاتی مەیدانەکە ئەتوانین ئەو مەسەلانە چۆن ئەیبێنە پێشەوە چۆن چ مەسەلەیەک مەطرح بێت تۆسێک کە تا خۆیان لە انتخاباتەکانە هەر جارە جۆرە دیعایاکەن بۆ جۆری انتخاباتەکان بەجیالەوەی کەشتەکانی ئەوان ڕازنی و دروست نییە بەڵام مەبەزەوەی کە تۆ ئەبێ پایەیەک بی لەوەی کە دیفاع لە موجودێتی حزبی کۆمەنیست موجودێتی خەباتی چینی کرێکار لەو مەیدانەشە بە فراوانی نیشان بدەیت